ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. ڕێگری حکوومەت لە بەڕێوەچوونی مەراسمی سەرخۆشی فواد زەمانی لە سنا، دوایین زانیاری سەبارەت بە دۆخی تەندروستی عوسمان ئیسماعیلی، کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری هەورامان، دەست بەسەرکردنی 6 هاوڵاتی لە چەند شاری کوردستان، سووتانی 10 هێکتار لە دارستانەکانی زاگرۆز، چوونەسەرەوەی ڕێژەی قوربانیانی ئاگر لە باکووری کوردستان، بایکوتی هەڵبژاردننی سەرۆکۆماری لەلایەن بەندکراوانی سیاسی و دەست بەسەرکردنی دوو ڕۆژنامەوان خوێندکارێک و چالاکێکی مەدەنی لە ئێران. درێژی هەواڵەکان. ڕێگری حکوومەت لە بەڕێوەچوونی مەراسمی سەرخۆشی فواد زەمانی لە سنا، بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی هەینی 1 پوشپەر، هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی سنا لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بە بنەماڵەی هاوڕێ فواد زەمانی هۆشداریان داواکە نابێت مەراسمی پرسە و سەرخۆشی ڕۆڵەکەتان لە مزگەوت بەڕێوە ببەن. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، ئیدارەی دەسەڵاتی سنا بە دەستەی بەڕێوەبەرەتی ئەو مزگەوتەی وتووە کە ئەگەر مەراسمی پرسەی فواد زەمانی تێدا ئەنجام بدرێت ڕوبەڕووی سزا دەبنەوە. هاوڕێ فواد زەمانی ڕۆژی چوارشەممە 30 جۆزەردانی 1403 بەهۆی جەڵتەی دڵەوە لە وڵاتی بریتانیا ماڵاوایی لە ژیان کرد. دوایین زانیاری سەبارەت بە دۆخی تەندروستی عوسمان ئیسماعیلی. ڕۆژی هەینی 1 پوشپەڕی 1403 کومیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی، چالاکی کرێکاری خۆشناوی خەڵکی سەقز، لە ڕاگەیاندنێکدا دوایین زانیاری لەسەر دۆخی تەندروستی ناوبراو بڵاو کردەوە. لە بەشێکی ئەو ڕاگەیاندنەدا هاتووە کرێکاران خەڵکی ئازادی خواز عوسمان ئیسماعیلی لە چالاکانی بزوتنەوەی کرێکاری بەیانی ڕۆژی هەینی بەهۆی سەختی نەخۆشی فتقەوە لە کلینیکی دەرمانی کوردستان لە شاری مەهاباد نەشتەرگەری بۆ کراوە. بەوتەی پزیشکان نەشتەرگەری ناوبراو سەرکەوتوو بووە، بەڵام بۆ باشتربوونی باری تەندروستی ئەبێ بۆ ماوەی 2 هەفتە لە شوێنێکی تەندروست، ئارام و دوور لە گرژی پشوو بدات. ئەمە لە کاتێکدایە کە عوسمان ئیسماعیلی سەرڕای نەخۆشی فتق تووشی تەسکبوونەوەی کاناڵی بڕبڕەی پشت بوو و دەبێت نەشتەرگەری بۆ بکرێت. بە ڕازیبوونی بەرپرسانی قەزایی سەقز 5 جۆزەردانی ئەمساڵ، عوسمان ئیسماعیلی بەهۆی کێشەی دڵ و دەمارەکان بە دانانی وەسیقە ئازاد و ڕۆژی یەکشەممە 13 جۆزەردان لە نەخۆشخانەی تەوحیدی سنا ئانژیۆگرافی بۆ کراوە. کومیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی هەموو ئەو سزایانەی بەسەر چالاکی سیاسی و کرێکاریدا سەپاوە بە ناشەرعی دەزانێت و داوای ئازادی هەموو بەندکراوانی سیاسی دەکات. کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری هەورامان. شەوی پێنجشەممە 31 جۆزەردان کۆڵبەرێک بە ناوی ئەرکان بالواسە بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری تەتەی هەورامان گیانی لەدەستا و کۆڵبەرێکی دیکە بە ناوی دانا پاشنا و نادیار بریندار بوو. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، کۆمەڵی کۆڵبەر لە سنووری تەتەی هەورامان کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی گوندی جەلیلەی سەر بە شاری مەریوان بە ناوی ئەرکان بالواسە گیانی لەدەستا و کۆڵبەرێکی خەڵکی گوندی گیلە بە ناوی دانا بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. دەست بەسەرکردنی 6 هاوڵاتی لە چەند شاری کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی بۆکان بە ناوی ئیسماعیل پور عەبدوڵڵا، 4 شارۆمەندی خەڵکی پاوە بە ناوەکانی زانا سەعیدی، ئارەش ئیبراهیمی، شوان ئەحمەدی و مێقاد بەلەبزانی، هەروەها هاوڵاتێکی خەڵکی شاهیندش بە ناوی ئارام ئۆستادی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی زانیاریەکان هێزەکانی حکوومەت بەبێ بەڵقی قەزایی هێرشیان کرد سەر ماڵی ئەو 6 هاوڵاتی و هەموو یانیان دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستانیە و بە دوواداشوونی بنەماڵەکانیان بێ ئاکام بووە. سووتانی 10 هێکتار لە دارستانەکانی زاگرۆز. لە دوو ڕۆژی ڕابردوودا 10 هێکتار لە دارستانەکانی زاگرۆز لە پارێزگاکانی کرماشان، ئیلام، لۆڕستان و خوزستان لە ئاگردا سوتاوە و هێشتا کۆنترۆڵ نەکراوە. بەپێی زانیاریەکان 10 هێکتار لە دارستان و پوش و پاوەنی ناوچەی هانیوان و شاری دهلۆران لە پارێزگای ئیلام لە ئاگردا سوتاوە و هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش بۆ دامرکانەوەی ئاکامێکی نەبووە.
لەلایەکی دیکەوە لە بێهبەهان خۆڕەماوە و پۆل دختەر دەیان هێکتار لە جەنگەڵی ناوچە شاخاویەکان لە ئاگردا سوتاوە و ڕژیمی کۆماری ئیسلامی ئیمکاناتی بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە دابین نەکردووە و خەڵکی خۆبەخش بە کەمترین ئیمکانات هەوڵی کوژاندنەوەیەدەن. چوونەسەرەوەی ڕێژەی قوربانیانی ئاگر لە باکووری کوردستان. بەپێی راپۆرتی میدیاکانی تورکیا ڕێژەی قوربانیانی ئاگر لە باکووری کوردستان بۆ 12 کەس بەرز بووتەوە و نزیکەی 75 کەس بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاگرێکی گەورە لە چەند ناوچەی نێوان پارێزگاکانی مێردین و ئامەد کەوتوێتەوە و بەهۆیەوە بەرهەمی کشاوەرزی 17 گوند و دارستانەکانی ئەو دوو پارێزگایە لە ئاگردا سوتاوە. 17 کەسی خۆبەخش کە بۆ دامرکانەوەی ئاگرەکە ڕۆیشت بوون بەهۆی هەڵمەژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن و سووتانی جەستەی گیانیان لەدەستاوە. هەروەها 75 کەسی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. شایانی باسە کە ئاگرەکە هێشتا بە تەواوەتی کۆنتترۆل نەکراوە. ئیدامەی مانگرتنی کرێکارانی پرۆژەیی لە سەنعەتی نەوت، گاز و پیترۆشیمی. لە ڕۆژی چوارشەمە 30 جۆزەردانەوە کرێکارانی پرۆژەیی شاغڵ لە سەنعەتی نەوت، گاز و پیترۆشیمی ئێران دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی دەستیان لە کار کێشایە و مانیان گرتووە. ڕۆژی شەمە 2 پوشپەر 7000 کرێکاری پرۆژەیی لە زیاتر لە 30 ناوچەی عەمەڵیاتی لە باشووری ئێران، ئیسفەهان، یەزد و ئیلام مانیان گرتووە. کرێکارانی پرۆژەیی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە بەپێی هێڵی هەژاری، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەرهاتنی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، وەلانانی جیاوازی لە پەرداختی حەقدەست، وەلانانی شرکەتە پەیمانکاریەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی فەلات قارەی لاوان. ڕۆژی هەینی 1 پوشپەر کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە شرکەتی فەلات قارەی دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە لە ناڕزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوون. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە، وەلانانی جیاوازی، گەڕانەوەی ئەو بڕەپارەی لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم خاننشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خاننشینی کرێکارانی سەنعەتی نەوت، وەلانانی سەقفی حەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە زانکۆی زانیاری پزیشکی چابەهار. ڕۆژی هەینی 1 پوشبەر 30 کرێکاری ڕۆژمۆزدی زانکۆی زانیاری پزیشکی چابەهار لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی ناڕازیان ماوەی 10 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی معیشەتیدا ژیان بەسەرەبەن. ئەمە چەندمین جارەکە کرێکارانی ڕۆژمۆزدی زانکۆی زانیاری چابەهار لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتی دەرئەبڕن، بەڵام هیچ ناوەندێکی پەیوەندیدار بایەخ بە داواکاریەکانی نەداوە. بایکوتی هەڵبژاردننی سەرۆکۆماری لەلایەن بەندکراوانی سیاسی. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، ناوەندە ئەمنیەتیەکانی ڕەژیم بە مەبەستی بەشداری بەندکراوانی ڕاگیراو لە زیندانەکانی ئێران لە شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری گوشاریان بۆ زیندانیان هێناوە و هەڕەشەی پەروەردەسازیان لێکردوون. ڕۆژی هەینی 1 پوشپەر بەندکراوانی سیاسی لە بەیاننامەیەکدا ڕایانگەیان کە هاوڕێ لەگەڵ جەماوەری ناڕازی ئێران پەیوەست بە هەڵمەتی بایکوتی هەڵبژاردننی سەرۆکۆماری دەبن. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە: ئێمە بەندکراوانی سیاسی و کۆمەڵایەتی قوربانی ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامین و ڕای دەگەێنین کە هیچ بایەخێک بەو شانۆگەریە نادەین. ئەو هەڵبژاردنە بۆ ساڕێژی ئێش و ئازارەکانی خامنەی سازکراوە و هەموو شتێک مهندسی کراوە و پەیوەندی بە خەڵکی کۆمەلگایەوە نییە. هەمویان بۆ تاڵانکردنی سروەت و سامانی وڵات و گیرفانی خەڵک دێن و باشترین ڕێگا بایکوتکردنی ئەو نمایشە قیزەونەیە. دەست بەسەرکردنی 2 ڕۆژنامەوان خوێندکارێک و چالاکێکی مەدەنی لە ئێران. لە نێوان ڕۆژانی 29 بۆ 31 جۆزەردانی 1403 خوێندکارێکی خەڵکی تەورێز بە ناوی ئێحسان فەریدی، 2 ڕۆژنامەوانی خەڵکی تاران بە ناوەکانی وەحید ئەشتەری و هادی کەساییزادە و چالاکێکی مەدەنی خەڵکی زاهیدان بە ناوی عارف ئەربابی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراون. ڕۆژی سێشەممە 29 جۆزەردان ئێحسان فەریدی چالاکی خوێندکاری خەڵکی تەورێز
بۆ جاری دووهەم لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. ناوبراو پێشتر چەند جار لەلایەن دادگای انقلابی تەورێزەوە بانگەشت و جارێک زیندانی کرابوو. لە شاری زاهێدان چالاکێکی مەدەنی بە ناوی عارف ئەربابی لا هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکەی لە گەڕەکی شیراباد بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. لەلایەکی دیکەوە دوو شارۆمەند بە ناوەکانی وەحید ئەشتەری و هادی کەساییزادە بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئێڤین کراون. وەحید ئەشتەری پێشتر بە تۆمەتی تەبلیغ دەژی نظام بە 14 مانگ زیندان محکوم و هادی کەساییزادەش بە تۆمەتی بڵاوکردنەوەی وردەکاری قەتڵی نیکا شاکەرەمی بە 3 مانگ زیندان سزا درابوو. دوا هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە هۆلاند. ڕۆژی هەینی یەکی پوشپار کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە شاری خۆرنینگی هۆلاند کۆبوونەوە دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرزکردەوە. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی محکوم بە ئێعدام و قوربانیانی سەرکوتی 45 ساڵی کۆماری ئیسلامی دژ بە بەرپرسانی باڵای قەزایی ڕژیم و ئەمنیەتی ڕژیم دروشمیان بەرزکردەوە. ناڕازیان خوازیاری بە ترۆریست ناساندنی سپای پاسداران لەلایەن یەکێتی ئەوروپا و محاکمەی تاوانباران. بینانانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشین.